خۆگرتنەوە لە دنیا. زوهد و خۆگرتنەوە لە زیادەڕۆیی لە دنیا و خۆشیەکانی ناوی یەکێکە لە بابەتە گرنگەکانی ناوبواری ئاینداری و بە درێژایی مێژووی قسەی زۆری لەبارەوە کراوە و ڕەنگە دەیان شێوەشی لە خۆی گرتبێت. شتێکی بەڵگەنەویستە کە هاتنی ئاین بۆ ئەوەیە مرۆڤ هاوسەنگ بکات بەو مانایی لە نێوان ئەوەی کە دنیا هەموو غەمێکی بێت و بە پێچەوانەشەوە بە تەواوی پشت بکاتە دنیا شتێکی تر هەبێت وەک ڕێگەی سێم. بەو مانایی کە دنیاشی بێت بە پێی وسوڵێکی دیاریکراو لەو لاشەوە خۆگرتنەوەی هەبێت وەک عەزم بەرزی و خۆ نەدانە دەست هەموو خۆشێکی بێسنوور. کەواتە زوهد بۆی هەیە لە مانا دروستەکەیدا بریتی بێت لە هاوسەنگکردنی ژیانی ئینسان لە نێوان پێدراوە دنیایەکاندا، چونکە ئەگەر پێشکۆیی لەوەدا بێت کە پەلاماری هەموو شتێکی دنیا بدەیت و ڕووگەی ژیانت بریتی بێت لە چنینەوەی خۆشیەکانی دنیا، ئەوە خۆگرتنەوەش بە پێچەوانەوە و کەسایەتێکی سەنگین و هاوسەنگ بە مرۆڤ ئەبەخشێ. پرسیارەکە ئەوەیە ئایا زوهد چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وأصحابه أجمعين. يا أخوة بخير بين خويا أرمتيتان بو بيرخصنوي شتي خير ومسلمانان وأميدي وإن شاء الله سودي ليور بقرن بيتا توشويق وقيامتيان وبتوان ظالبن بسر أوشتاني كأبيتا كوسب للرقي دين دارية ئەو کۆسپی گەورە ئەوە خوای تەعالە باسیەکە لە قورئانە ئەوە شەیتانە ئەوە دوشمنی بەشەرە. سوپاس بۆ خوا لەم مانگی ڕەمەزانە ئەوەی هێزوو توانای نامێنێ موسڵمان لە خشتە بەرێ بۆیە خەڵقی زۆر بە گەرم و گوڕی ڕووەکەنە مزگەوت و نوێژ و تەراویح و پارشێ و بەربانگ و ڕۆژ و گرتن و ئەوان. ڕێگری دووهەمیان نەفسی ئینسانە کە هەر لە مناڵیوە پەروەردە ئەکرێ بەرەو چاکەیش و بەرەو خراپەیش. ئەگەر نیظامێک نەبێ و یاسایەک نەبێ ڕاگیری کە بەرەو خراپەکە زۆرتر ملەکێشێ. بەڵام ڕابەرێک و مامۆسایەک و ڕێنیشاندەرێکی بۆ ناردووە ڕێگە هەڵەکانی بۆ دیارەکە و بەرەو ڕێگەی ڕاست ئیشارەتی بۆکە کە بگەڕێت. یەکێتر لەوانە کە ئەگە بنە کۆسب تەماعی دنیا و خۆشەویستی دنیا و ئەو شتانەی کەوان لە دنیاغا هەر لە خواردن و خواردنەوە و ژن و خان و پێداویستی ژیان و ئەو شتانە کە زیاڕەوین زیاتر محەبەتی بۆی هەیە. جا هەندێک کەس هەیە پیان ئەوترێ زاهید. زاهید معنای ئەوە نییە تەرکی دنیا بکەیت، چونکە تەرکی دنیا ناکرێ. زاهید ئەوەیە کە شتی گرنگ ئیهمال نەکەی بە بۆنەی شتێکی کەمترۆ. دنیا لە چاو قیامەتە کەمە. ئیمجا ئەم کەمە بێتە کۆسب تۆ خەسارێکی گەورەی لێ بکەوێ، ئەوە زۆر زەرری زۆرە. بەڵام هیوا هەیە لە دینیش تێگەیشتووە و لە دنیایش تێگەیشتووە هەر کەسێ بە یۆرەی حاڵی خۆی نرخی بۆ دائانێ. سەیری دنیا ئەکاوەکو خۆی کاتیە و مەتاع الدنیا قەلیل. سەیری ئەوی شەکاوە الآخرەت و خەیڕون و ئەبقا. ئەم لە چاو ئەوە ئەم زۆر کەمە. حتا فرمایشتێکی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم فەرمێ لەو سەویەتی دنیا عند الله جەناح بەعوضە ما سەقا منها کافرا شەربەتە ماء. لای خوا بەقەدەر باڵی مێشولەیە نرخی ببوایە کافری تیا بێبەشە بوو، حتا قومێ ئاوی پێ نەئەدرا، پەرداخی ئاوی پێ نەئەدرا. لەبەر ئەوەی ئینسانی موسڵمان لەم فەرمایشتی پێغەمبەر وا تێئەگا ئەوەی کە قیامەتە مادەم پیاغەمبەرانی بۆ ڕۆیشتوون، یعنی ئیسا مەلەکول مەوت کە ئیزرائیلی پێوترێ مەئموری گیانکێشان پیاغەمبەر نییە گیانی نەکێشرابێ. ئێجا تۆ ئەگەر بەزەی و پیا بێتەوە دیار وەلئاخرەت و خەیڕون و ئەبقا، دیارە بۆ شوێنێکیان ئەبا لەم باشتر بێ. جا ئەو کەسانێک کە پیانەوترێ زاهید سەیری دنیا ئەکەن شتی دنیایی وایان لێ ناکە ئوموراتی دین ئیهمال بکەن. مەسەلەی زوهد و دنیانەویستی چەمکێکی زۆر پیرۆزە، بەڵام زۆر بەداخەوە زۆربەی ئاراستەکان و زانایان جاری وا هەیە بە شێوازێک کە باسیەکەن کە خەڵکی واز بێنە لە دنیا، واز بێنە لەوەی کەوا هەوڵ بدا، واز بێنە لەوەی کەوا
پارە پیاکە سەروەت پیاکە مەنسەب پیاکە بەڵکو بە شێوازێکەوە خەڵکەکە دنیایان نەوێت و وازبێنن لێی ئەویش بەو تەفسیری ئەو ئاەتانی کە فەرمێت فەلا تەغوڕەنەکم الحەیات الدنیا با دنیا مەغروورتان نەکا با دنیا سەرتان لێ نەشوێنێ بەڵام ئەو ئاەتانێکەوە باسی ئەو دنیا نەویستی ئەکا یعنی دنیای حرام دنیایەکەوە خراپەی تیا بکرێت دنیایەکەوە وەکو بڵی سەروەت و سامانێکی تیا پیا بکرێت بە ڕێگەی حرام و بە ڕێگەی ناڕەوا و دەشتی خراپە سەر بکرێت ئەژینە ئەم دنیای خۆی گەورە بۆ ئێمە دروست کردووە و داوای لێکردوون ئەم دنیای ئاوەدان کەینەوە و پێویستە ئێمە واجبمانەکەوە ئەم ئەرز و ئاسمانە خۆی گەورە بۆ ئێمە دروست کردووە و هەموو لە توسئەلون یەومەئیذ عن النعیم هەرچی نیعمەتی دنیا هەیە خۆی گەورە پرسیار لە ئێمەکە لە قیامەتە ئەبێ بەکە بە شێوازێکی باش دەستیشی خەین و بەکاریشی بێنین لەبەرەوە زهد یا با بڵێن دنیا نەویستی ئەوەیەکەوە ئینسان هەوڵ بدات لە دنیای حرام خۆی پارێزێ لە دنیای حرام خۆی پارێزێ یعنی ئەو شتانی کەوا پێی ئەڵێن سەروەت و سامان و هەر شتێک هەر نیعمەتێک بەڵام بە ڕێگەی حرام پیا بکرێ و بە شێوازێکی خراپ بەکار بهێندێ پیاکردنی و سەرفکردنی بە شێوازی خراپ ئەگینە باقی شتەکانی تر ئەسڵ لە وەکو لە قاعدەیەکی ئوسولی هەیە ئەسڵ لە دنیا ئیباحەیە یعنی حەچی شت هەیە حەڵاڵە ئیلا ئەو شتانە خۆی گەورە حرامی کردو زهد و دنیا نەویستی دوو بەعدی هەیە بەشێکی هەیە بریتێ لە زۆدی قەلبی ڕۆحی باڵتینی بەشێکی تریشی بریتێ لە مادیات وازێران لە دنیا ئەوی ژەکرێ بە دوو بەشەوە کەوابوو زهد بریتێ لەوەی کە تۆ واز لە هەموو شتێک بێنی کەوا مەشغوڵت کا لەخوا و لە خوات ببڕێ و لە خوا دوورت خاتەوە جا چیژ ئینسان لەوە دوورە خاتەوە بریتێ لەو شتانەی کە خوای گەورە پێی ناخۆشن قل من حرم زینەت الله کێ هەیە زینەتی خوای حرام کردبێ کێ هەیە خۆشیەکانی حرام کردبێ کەوابوو چی ئێمە زوهدی لێکەین ئەو شتانەی کە خوای گەورە پێی ناخۆشە کەوابوو لە ڕووی مادیەوە ئێمە نابێت زوهدکەین لە هەموو دنیا بەڵکو زوهدکەین لەو شتانەی کە خوای گەورە پێی ناخۆشن و ئینسان لە خوا دوورە خاتەوە لە حرامەکان لە مەشبوعەکان لەو شتانەی کە تێکەڵ و حرامە معلومی جەنابتانە کە مرۆڤ پێکاتووە لە دوو بەشێکی معنەوی و بەشێکی مادی و خوای گەورە کە مرۆڤی دروست کردووە کۆمەڵی ئیستیعداداتی پێداوە کۆمەڵی سیفات و کۆمەڵی ئاوات و تەمەنیات و ئەوانەی پێداوە یەکێک لەوانە کە بریتە لە خۆشویستنی ماڵ خۆشویستنی ژیان خۆشویستنی دەستکەوت لەم ژیانەدا کە قورئان ئاماژەی بۆوەکە زوینە للناس حب الشهوات من النساء والبنين والقناطر المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة والأنعام وإنه لحب الخير لشديد إن الإنسان خلق هلوعا إذا مسه الخير منوعا وإذا مسه الشر جزوعا کەواتە پێکاتەی ئینسان خۆی لە خۆیدا پێکاتەیەکی تەماعیە پێکاتەیەکی خۆشویستنی ماڵە پێکاتەیەکی ئەوەیە کە حەزی لە دنیا و لە زینەتی دنیا و لە جوانیەکانی دنیا هەیە بەڵام ئیسلام هاتووە بە دەرەجەی یەکەم بۆ کۆنتڕۆڵکردن یا بۆ زەبتکردن یا بۆ تەوزیفکردنی ئەم خولیایانەی ئینسان بە هەموو بەشەکانیەوە خولیای ماڵ خولیای ژیان مانەوە لە ژیاندا ئیسلام هاتووە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودە جوانەکانیە هاتووە تەنظیمی ئەم خولیای ئینسانی کردووە ئەم پێکاتەی ئینسانی کردووە ئەم غەریزەی ئینسانی کردووە بۆ ئەوەی کە لە غەریزە خراپەکانەوە لە ئیستیعمال و بەکارهێنانی ئەم غەریزەیە لە شوێنی خراپەوە بیگۆڕێ بۆ شوێنی چاک و تەوزیفی بکە بۆ ئیمران و ئاوەدانکردنەوەی زەوی تەوزیفی بکە بۆ ئەوەی کە ئینسانەکان وەکو بڵێن ڕەویەی ژیانیان بەرەو ئەو ئاراستەیە بڕوا کە ئەم ماڵە ببێتە خزمەتکاری ئینسان و مرۆڤ و ژیان نەک ئینسانەکە ببێتە خزمەتکاری ماڵ و سەروەت و سامان دنیا نەویستی لە ئیسلامە یعنی زوهد زهدیش لە زمانی عەرەبیە واتە دژی تەماع و خۆشەویستیکی یعنی ڕۆچوونی لە خۆشەویستی دنیا زهد بریتە بە کەمسەیکردنی دنیا نەک نەویستنی دنیا بە کەمسەیکردنی دنیا
یا دژی تەماعە هەیەک تەماعێکی زۆر زۆری هەیە بە هەموو شتەکان بە هیچ شتێ تێر نابێ بە هیچ شتێ قەناعەت ناکە ئەوەی کە مخالیفی ئەو حاڵەتی ئەوەکە پێوتێ زاهید لەبەرەوە زهد معنی ئەو نیە هەر دنیات نەوێ ئەبێت دنیات بێت چونکە بەڕاستی پێغەمبەری خوا فەرمێ الدنیا مەطیەة المؤمن يصل بها إلى الله تۆ لە دنیای خوا دروستی نەکردی بی و کات و ساتە نایەتی و ژیانە نایەتی و خواردن و خۆراکە نایەتی عیبادەتت بۆ ناکرێت لەبەرەوە معنیەوە نییە تۆ بێت تەرکی دنیاکەی تەرکی دنیا زهد نییە وەخوای گەورە خۆشی لە قورئانە فەرمێ ولا تنس نصيبك من الدنيا وابتغ فيما آتاك الله دار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا نأوت دنياك توابي قيامة النبي نأوت قيامتك توابي دنيا النبي أو بيوتي زاهد كواتب بلام زاهد شيء أشي تركي يعني هندي حلال أكا خوفا كنك حرامه يعني كتركي كانك حرام بك تركيك زۆر شتەیە هەتا لە سەد لی تاکید نەبێ نایخوا نایکە ئەو پێوتە زاهد باشە تۆ بڵێ ئەوەی پێی ئەگوترێ زوهد لە بواری ئاینی ئیسلامدا تەرکی دنیا بێت واتە ئاینداری ڕاستەقینە ئەو کەسە بێت کە بە تەواوی دنیا و خۆشیەکانی ڕاتەکاتەوە خۆ ئەمە پێچەوانەیە بە سروشتی ئیسلام چونکە ئیسلام دینێکی دنیاییە و گرنگێکی تەواوی هەیە بە دنیا لە ناو یاساکانی شەریعەتەکەیدا ئەوە بە ئاسانی بەدیەکرێت کە زمانەتی دەستکەوتنی قیامەتێکی باش بەستراوەتەوە بە بەڕێکردنی دنیایەکی باش کەواتە بەبێ دەستکەوتە باشەکان لە دنیادا کە وەکو دەستمایە ئەچێتە دەستی تاکی دیندارەوە بەچی داوای دوا ڕۆژێکی باشەکرێت مەگەر ئەوەی لە گۆڕدا لەگەڵ موسڵماندا ئەچێتە ژوورەوە کردەوە باشەکانی نییە دەی کردەوەی باش چییە و لەکوێیەکرێت کردەوەی باش بەهۆی تێکەڵی ژیانی دەوروبەر و ئەو چاکەکاریە ئەبێت کە لەگەڵ کەسانی دیکەدا ئەکرێت ئەو جێگەیەش کە کردەوەی چاکی تێدا ئەکرێت بریتە لە دنیا ئەی کەواتە چۆن دنیا ڕاتەکرێتەوە پشکردنە ئەخۆشی نیە بەڵام شتی وای دنیایی هەیە ئەبێتە مەسەلا ئێمە باسی زوهد نەکەین وەکو کەلیمەی ئەوە بڵێ تەرکی دنیا بکەیت و دەروێشێ ببینیت و جلێکی شڕۆڵی لە بەرابێ و تەزبیحێکی بەدەستەوە بێ و ئیتر وابزانی ئەمە معنای زوهدە معنای هەموو ئەم کەلیماتانەی کە لە قورئانە هەیە ئەم کەلیماتانی ناو موسڵمانانە هەیە هەمووی سەرچاوەکەی گەڕێتەوە بۆ قورئان کەلیمەی زوهد هەر باس نەکەین بەس تۆ بێ سەیری ئاەتەکانی قورئان بکە ئەمە ئەفەرمێ ما لەکم ئیذا قیل لەکم انفروا في سبیل الله ثاقلتم إلى الأرض أرضيتم بالحياة الدنيا من الآخرة فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل أما دري أخابو ما نفرمي إيوة چي تانك وكاتيك پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بانگتانەکان نەفیر بکەن نەفیر وێ ڕاپەڕین و لە شوێنێک و بۆ شوێنێکی تر کە شتێک ڕوویدا بێ حادیسەیەک ڕوویدا بێ ئیمجا فەرمێ بۆچی ئێوە خۆتان لکانەوە بە زەویە یعنی وەکو بڵێ دڵتان نایە جێی بێڵن لەبەرەوە محەبەتێکتان بۆ هەیە لەبەر شتێکی ئاوا يعني بۆچی ئیثاقلتم إلى الأرض يعني بۆ ئاوا پشتان داوە بە دنیا و قرسن بۆتان بەجێ ناهێڵرێ اینجا ئایا لە باتی قیامەتە بە دنیا رازین يعني تۆ بێنە ئەگەر بەراوردی بکە ئەڕەضیتم بالحیاة الدنيا من الآخرة يعني لە باتی ئاخرەتە بە دنیا رازی ئەبی دەی دنیا رازی بوونەکە یعنی چی خۆ مانایەنێت تەرکیکە یعنی بێ ئیشێکی گرنگ کە ڕووی داوە محەبەتی دنیا نەبێتە سەبەبی ئەوە تۆ ئیشە گرنگەکە نەکەی جا اینجا شەرحی شێکا فەرمێ فەما مەتاع الحیاة الدنيا في الآخرة إلا قليل يعني ئەم شتانە پێوتێ بە مەتاع ئیسە مەتاع کەلوپەلە مەسەلا سەیرەکەی کابرا هەر ساڵێک دیکۆری ماڵەکەی ئەگۆڕێ ساڵێک سەلاجە و تەلەڤیزیۆنەکەی ئەگۆڕێ ساڵێکی تر ئەسبابی مۆبەق و فەرشەکان ئەگۆڕێ چونکە هەر بۆ ماوەیەکی کەم بە عەمەلیەت ئیتر ئەبێ بیگۆڕی هەر زۆر قەناعەتیشی پێ بکەی هەر دوای خۆیش فڕە ئەدرێ کە هەر هەموو دنیاش خوای تعالی بە مەتاعێکی قەلیل حسابی بۆ کردووە یەکەم ئەوە بێ بنیادێکی فکری بۆ خۆمان دروستکەین بنیادێکی فکری ئەوەیە تەسەورمان وابێ ئەم دنیاە خوای گەورە بۆ ئێمە دروست کردووە خۆشیەکانی دنیا لەزەتەکانی دنیا ئاوەدانی دنیا ئیسراحەتی دنیا ئەمن و ئاسایشی دنیا يعني حتى خوای گەورە لە سوەتی قوڕەیشە منەت ئەخاتە سەر ئەو خەڵکی مەکە کە ئەطعەمەهم من جوع وآمنهم من خوف
کە هەردووکیان دوو چەمکی خۆشی ئەم ژیانن یعنی ئەفەرمێت جوع و برسێتیم نەیەڵاون یعنی دەوڵەمەندم کردوون و ئەمن و ئاسایشم بۆ دروست کردوون کەوا هەردووکیان شتێکی مەطلوبە یعنی ئەبێ ئێمە داوای بکەین لەبەر ئەوە زۆر حەیفە کە ئێمە خەڵگوات تێبگاکەوە زوهد و دنیا نەویسی یعنی فەقیر بین و هەژار بین و ئەمانە حتا بۆ مەنسەب يعني أبي إنسان هول بدا برسين منصبي هبه عمر كوري خطاب لا إنسان شيء اعتيادي مكوى هول دا بوبا خليفة مسلمان أبو بكر بوبا خليفة مسلمان أبي إما يعني أواني كبناو دنياينو منصبي يعني هي وبلا منازان بجندلي بكاريان وبخلافي بكاريان أجر خوان شاك نبون أبي لا ببرينو إنساني باش بشيت أبي وحتى هيك الدعاء كان عباد الرحمن أوي كخوايا يعني ممكن يبقى جوري مسلمانان وجعلنا للمتقين إماما يعني أبي أخوي ممكن يبقى إمام وبيشوي مسلمان يعني منصب مباحة مطلوبة دولة مني وبارة مطلوبة خوشي دنيا مطلوبة بلام تنها إسلام هاتو أفرمي بشويك حلال بالرقاية الركوبيك داويبك أمجا روجي كان حالتي عمري كوري عبد العزيز نامي كنو سيبو حسني بصير رحمتي خوان لبي كفرمي تو بياويكي زور زاهدي زور زاهدي چونکە ئاوایە وەز ئاوایە ئەوش فەرمی وەڵامی یایە و بەنامێک فەرمی ئەی عومەر نەخێر من زاهد نیم چونکە من پارەم نییە هیچ منیە فەقیرم تۆ زاهدی کەوا پارەیەکی زۆر لە بەردەساوی بەڵام بۆ خۆت بەکاری نایەنی بۆ میلەت بەکارێنی کەوا بوو مەسەلەی زوهد ئەوەیە کەوا تۆ دڵت زاهد بێ ئینە با خەڵک پڕ بێ با دەست پڕ بێ با ماڵ پڕ بێ با ماڵ ئاوەدان بێ با ئاخر مۆدی لە سیارەوە هەبێت با خانووکە و جوان بێ با وڵاتەکە ئاوەدان بێ با شەقامەکانی ڕێکۆپێک بێت هەمووی بەڵام تەنها وەکو گەیلانی ئەفەرمێ المال في اليد يجوز وفي الجيب يجوز أما في القلب فلا يجوز با ماڵە هەبێ لە دەستا بێ ماڵە هەبێ لە گیرفانتا بێ بەس با نەچێتە دڵە چونکە يعني حبي ماڵە نەبێت چونکە ئەبێ ئەو ماڵە سەرفیکەی بەڵام چووە دڵە و ئیتر تەنها بۆ خۆت بەکارێنیت و ئەمانە لەبەر ئەوە ئێمە زۆر پێویستە ئەو چەمکە ڕاستکەینەوە ئەبێ ئێمە هەوڵ بدەین هەموو مرۆڤەکان بەگشتی و بە تایبەتی ئیمانداران و مەنتیقەکەمان ئاڕاستە بکەین بەوەی کەوا ئێمە ئەبێ بەڕاستی دەوڵەمەند بین بەڕاستی خاوەن مەنسەب بین بەڕاستی پلە و پایەمان هەبێ خۆشگوزەران بین بەڵام هەمووی ئەمانە بەڕێگەیەکی حەڵاڵ و بە تایبەتیش زیاتر هەوڵ بدەین حکومڕانیەک و سیستەمێکی باشمان هەبێت ئەو پار و سەروەتە و ئەو سەروەتی میلەتە کە لە دەستی ئینسانی پاک و چاکا بێت لە دەستی ئینسانی مسلمان و دەست پاک و دەم پاک و داوێن پاکا بێت کە بە ڕێکوپێکی بە عەدالەت بەدادپەروەری بە شێوەیەکی ڕێکوپێک بەشی کا بەسەر ئەو خەڵکە نەک تەنها ئێستا مشکلە ئەوەیە ئەو دنیا پەرستانە کە قورئان ئەفەرمێت فەلا تەغوڕەنەکم الحەیات الدنیا یعنی بەوانە ئەڵێ کە ئێستا بە پارەی میلەت و بە ڕێگەی نادروست پایای ئەکەن و بۆ خۆیان و بەشی میلەتی لە نادێن ئەگەر مسلمان مەطلوبە هەوڵ بدا پارە لە ژێردەستی ئەوا بێ هێز و توانە لە ژێردەستی ئەوا بێ بەڵام بە شێوازێکی ڕێکوپێک و عادل بۆ خەڵک سەرفیکە ئەوەیە کەوا دنیا نەویسی ینی بۆ خۆت سەرفی مەکە بۆ میلە سەرفیکە بەڵام بدبێ هیچ کاتێک خۆی گەورە خۆشیەکانی حرام نەکردووە وسخر لكم ما في السماوات وما في الأرض وأسبغ عليكم نعمه ظاهرة وباطنة هەر هەمووی پێبەخشیوی مسەخەری کردووی لە بەرامبەریۆ چۆنیەتی بەکارهێنان و سەرفکردن و شکرکردنیەوێ کەوا بوو ئینسان هیچ کاتێک ناز و نعمەت خۆشی تەمەتوع بە مەلەزاتی دنیایی لێ حرام نەکراوە قەدەغەش نەکراوە وازێنان لەو شتانەش بەڵکو شتێکی خراپە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم خوای گەورە حەزەکە ئەسەری نیعمەتەکانی خۆی لەسەر بەندەکانی ببینێ ئەسەرەکەی بریتێ لە چی لە بەکارهێنانی لە شوێنی خۆیە و شکرانە بژاردنیان لەسەر ئەو نیعمەتانەی کە خوای گەورە پێی داوی وەک عەرزم کردی ئەم ئیسلام بە تایبەت ئیسلام ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی وەکو ئەوترێژ دینی دنیا و قیامەتە ژینە و دینە ئیسلام نەهاتووە هەموو ئەو ڕێگایانە ببڕێکە وەک عەرزمکردن غەریزەی ئینسانە هاتووە تەوزیفی ئەم غەریزەیە بکە بێگومان دنیا نەویستی یان با بڵێن زۆهد ئەوە نییە کە ئینسان پشت لە دنیا بکە و کەسێکی ڕەجاڵ و فەقیر و ڕوت و ئەوە بێ عال بێ بەسەر خەڵکیەوە بە پێچەوانەوە خوای گەورە ئەفەرمێ وابتغي فيما آتاك الله الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا ئێوە هەوڵ بدەن بۆ داری ئاخرەت و بۆ قیامەت بەڵام خۆ دنیاشتان لەبیر نەچێت
دنیاش ئاوادان بکەنەوە. مرۆڤ بۆچی هاتووەتە سەر ئەم زەویە؟ مرۆڤ بۆ ئەوە هاتووەتە سەر ئەم زەویە زەوی ئاوادان بکاتەوە، تاقەکانی ئەم زەویە بەکاربێنێ، پێویستیاتەکانی ئەم زەویە بەکاربێنێ بۆ ئاوادانکردنەوەی زەوی. دوجار ئاوادانکردنەوەی زەوی هەم لە ڕووی عیبادیەوە کە وما خلقت الجن والإنس إلا ليعبدون، و هەم لە ڕووی عیمرانیەوە کە خوای گەورە ئەم کەونەی داوە بە ئێمە واستعمركم فيها، ئێمە کێوەتووە بە سەرپەرشتی ئەم کەونە بۆی ئیعماری بکەن، دروستی بکەنەوە، جوانی بکەن، گەشەی پێ بدەن، بەڵام لە ڕێگەی شەرع و لە ڕێگەیەکی حەڵاڵ و لە ڕێگەیەکی جوانەوە. ئەوە نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ یەد العولیا خەیر من یەد السفلا، ئەو یەدەی کە ئەو دەسەی کە دنیایەکی حەڵاڵ پێیاکا و لە ڕێگەی حەڵاڵەوە ئەی بەخشێ، لەو دەسە باشتر و گەورەتر و پیرۆسترە کە دەستی سوالکردن و پشت لە دنیا هەڵکردن و بە ناوی زوهد و بە ناوی نەوەڵام من دنیام ناوێ. نا، مسلمان دنیای ئەوێ بەڵام دنیای حەڵاڵ، دنیایە کە خزمەتی قیامەتی بکات، دنیایە کە بەکار بێت بۆ قیامەت. و یەکێک لە سەحابەی بەڕێزی پێغەمبەر صلی الله علیه وسلم خێزانەکەی چوە لای پێغەمبەری خوا شکاتی لێ کرد، فەرمووی فلانە کەسی هاوسەرم زۆر تااقەتی ژیان و دنیا و وەکو بڵێن ماڵەوە و خزمەتی ئەهل و ماڵ و مناڵی خۆی نەماوە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم سەحابەی بان کرد، فەرمووی بۆچی تۆ واکەی؟ ئەویش وتی ئاخر من تەمەنێکی کەمم ماوە و قیامەتیش نزیکە و وەڵی وازم لە دنیا هێناوە و تااقەتی دنیا و دنیاداری و خزمەتی ماڵ و مناڵ و ئەوانەم نییە. پێغەمبەری خوا فەرمووی نەخەیر، ئەوە غەڵەتە، شتێکی غەڵەتە. ئین لربك عليك حقا وإن لأهلك عليك حقا وإن لبدنك عليك حق. نەخەیر، خوای گەورە حەقی لەسەر تۆیە کە بێبی پەرستی و عیبادەتی بۆ بکەی، ئەهل و ماڵ و مناڵیشت حەقیان لەسەر تۆیە کە ئەبێ ژیانیان بۆ دابینکەی، ئەبێ کاسبی حەڵاڵیان بۆ بکەی، ئەبێ پاریان بۆ پیا بکەی، و نەفسی خۆشت حەقی لەسەرتە کە ئەبێ زۆر ماندووی نەکەی، زۆر زەحمەتی نەدەی. کەواتە ئێمە بۆمان دەرەکەوێت کە ئیسلام هاتووە بەڕاستی دنیا برازێنێتەوە، بەڵام دنیاکە لە دەستمان بێ، لە خزمەتی خەڵکیا بێ، نە لە دڵمانەوە بێ و وەکو بڵێن بە دیوێک لە دیوەکان ئیستیغلالیکەین، یان بە دیوەکەی تردا وازی لێ بێنین و پشتی تێ هەڵکەین و دنیا نەویستی و بە ناوی دنیا نەویستیەوە ڕوو بکەینە زوهدێکی وشک، زوهدێکی بێمانە. دنیا نەویستی معنای ئەوە نییە تۆ هەموو خۆشەکانی دنیا تەرەکەی، چونکە خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمی یا ئەیوهە النەبیو لیمە تحرم ما ئەحەل الله لەک، یعنی شتێک کە حەڵاڵی تۆ بۆ حەرامیەکەیت، بەڵام توانی خۆی لێ بگریتەوە. مەسەڵەن من کۆمەڵە شت هەیە لە کتێبەکانە هاتووە، لای زانایان هاتووە، بە تایبەتی لە تەسەووفە، کە کۆمەڵە شتێ بارگرانی بە ئینسانەیە، ئینسان توانە کەمی کاتەوە، خواردن زۆر نەخوات، شەوری زۆر نەخوا، کۆمەڵە شت هەیە بۆی کە شەو جسمی ئاسان بێ بۆ عیبادەت و خواپەرستی. ئەمە دنیا تەرەکردن نییە، بەڵام تۆ بڵێ هەتا هەتایەتی من گۆژ ناخۆم، هەتا هەتایە من نان ناخۆم، هەتا هەتایە من ژەم نایەنم، هەتا هەتایە من ئەوە ناکەم. ئەوە لە ئیسلاما نییە، ئەوە پێی ناوتێ دنیا نەویستی، ئەوە پێوترێ بێزاری، پێوترێ ڕازی نەبوون بە ئیشی خوا، بە فەرمانی خوا. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دنیای شەویستووە و قیامەتی شەویستووە، بەڵام نەیەشتووە دنیا تەئسیری لێ بکا بەسەر قیامەتە. و خوای گەورە خۆشی داوامان لێ کا فەرمێ لەو کەسانە مەبن وتؤثرون الحياة الدنيا يعني على الآخرة، يعني ئێمە فەزلی دنیا نەدەین بە قیامەتە و ناشکرێ مەوازی لێ بێنین. لەبەرەوە دنیا نویستی معنایەوە نییە تەرکی دنیا بکەی بە هەموو شێوەیەک، تێکڵاو خەڵک نەبی، قسە نەکەی، شت نەخۆی، مەسەڵەن کۆمە ئەوەی کە عادات و تەقالیدی عورفی و حەڵاڵ و شەرعیە توازی لێ بێنی، ئەوە دنیا نویستی نییە. ئەوە بەعکسەوە پێوتێ یعنی لە حاڵەتێکی تایبەت کە بەس لە خۆتا هەیە، ئەوەش لە ئیسلاما نییە. پرسیارە گەورەکە ئەوەیە چۆن لە نێوانی زوهد و خۆگرتنەوە لە دنیا و دنیاویستێکی بێسنووردا بتوانین بە جۆرێکی دیکە بژین، نە ئەوەندە لە دنیا و خۆشیەکانی دوور بکەوینەوە کە دنیا لە دەرەوە وەک تەنێکی بێزرا و تاریک دەربکەوێت، ناوەندەش ڕۆ بچینە ناوی کە هەرچی ویقار و شکۆیە لێمانی بکاتەوە. هاوسەنگکردنی ئەم بابەتە یەکێکە لە کارە هەرە گرنگەکان، بە تایبەتی لە ئێستادا کە داهێنانەکانی مرۆڤ لە ڕووی جوانکردنی دنیا بە ماناڕواڵەتەکەی گەیشتۆتە ئاستێکی ترسناک.
لە ئێستادا ژیان بەشی خواستەکانی مرۆڤ و بە دواکەوتنی دنیا ناکات. بۆیە پرسیارەکە ئەوەیە چۆن بتوانین ژیانێکی هاوسەنگ بژین. دنیا دیارە ژیانی ئێمە لە دنیاە، ئەدونیا مەزرعەت الآخرە. هەر بە بۆنەی دنیاوە خەڵکێکی وا هەیە بەهەشتی دەسەکەوێ، بە بۆنەی دنیاوە تۆ توانی خزمەتی فەقیر و هەژار بکەیت. ئینەما تونصەڕون وتورزەقون بضعفائکم. خوای گەورە یارمەتیشتان ئەدا، ڕزقیشتان ئەدا بەوە کە لە هەژارەکان ئەپرسنەوە و ئەوانی دوعای خێرتان بۆکەن. دڵی ئەوان خۆشەکەن، خوای گەورە دڵی ئێوەش خۆشەکە، هەم بۆ یارمەتی هەم بۆ ڕزق و ڕۆزی و فراوانی. دنیا یەکێ لە ئوسوڵی دینی ئێمە، لە ئەساسی ئیسلامەتی ئێمە، بناغی ئیسلامەتی ئێمە یەکیان زەکاتە. دەیخوای تەعالە باسی زەکات و نوێژ بە یەکەوەکە. یقیمون الصلاة ومما رزقناهم ينفقون. باشە یقیمون الصلاة ئەوە بۆ عەلاقە لەگەڵ خوای پەروەردگارە. ئەی مما رزقناهم ئەوەی کە داومانە پێتان لێی سەرفەکەن، ئەی بەخشن، ئەی ئەوە لە کێ بوو؟ غیر ئەمە دنیاە، غیر ئەبێ بتەوێ هەوڵی بۆ بدەی لە ڕێگەی حەڵاڵ و پەیایکەی. کەسانێک کە ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. ئەو کەسانە کە ماڵ سەرفەکەن بە شەو و بە ڕۆژ، بە ئاشکرا و بە پەنهانی، پاداشی خۆیان وەرئەگرن، نەترسیان هەیە نەخەفەتیشیان هەیە. ئەم ترس و خەفەتە بۆ ئەولیا و پیاوچاکان نییە، بۆ کەسانی عارف و خواناس خوا ئەفەرمێ خەوفیان نییە، ترسیان نییە. دەی ئینسان بە سەرفکردنی ماڵ توانی بگا بەو دەرەجە. ئیتر خۆ معنای ئەوە نییە تۆ ئەگەر پیان وتی کابرایەکی زاهید ئیتر ماڵ و نەبێ. ئەی زەکات بەچی ئەدرێ؟ خۆ زەکات شتێک نییە لە گیرفان تا بێ و بیدەی، ئەبێ زەکات لە چل وەرەقە تۆ وەرەقەیە زەکاتە دەی، لە چل سەر حیوان حیوانێکە دەی. دەفەرمی یؤتونە زەکاتە زەکات ئەدەن، یعنی هەیانە. معنای ئەوە نییە تۆ ئیتر نەو بێ. خۆمە زوهد معنای بانکردنی خەڵک نییە بۆ فەقیری. زوهد بانکردنی خەڵقە بە بۆنەی شتێکی دنیاییوە، نوێژ و جەماعەت و زەکات و حەج و سیلەی ڕەحم و بەزەی هاتنەوە بە فەقیر و هەژارە. و تۆ بڵێ بەخوا من هەرێ خەریکی باخەکەم بووم و خەریکی دوکانەکەم بووم و خەریکی معمەلەکەم بووم و بەخوا کرێکارم بوو، بەخوا پارە مەژمارد و حیسابم لە بانک قابوو. ئەمە خراپە. ئەوە یعنی ئەگەر با ئەو خاوەنی ئەوە نەیژبی، بەڵام لە شوێنی خۆیان پەیایکەیت و لە شوێنی خۆیان سەرفیکەیت و وەکو سەڵات و زەکات بیان لیکێنی بە یەک و عەلاقەی بەینی خوا گەرم بێ و لەگەڵ خەڵقی شابی، ئەمە حاڵەتێکی ئیجتیماعی موسڵمانانە. جا معنای زوهد تۆ هەر لە قورئانە مەسەلا کە سەیری ئایەتەکانی خوای تەعالاکەی رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار ليجزيهم الله أحسن ما عملوا ويزيدهم من فضله والله يرزق من يشاء بغير حساب. باسی وەصفی ئەو پیاوانە ئەکا کە بەیانیان و ئێواران لە مزگەوتە زیکری خوا ئەکەن، پەیوەندی قەلبیان بە مزگەوتەوە هەیە. ئیمجا فەرمێن نە توجارەت، نە کەسابەت و بازرگانی و کڕین و فرۆشتن، ئەوانە وایان لێ ناکا واز لە زیکری خوا بێنن، وایان لێ ناکا نوێژ تەرک دەن، وایان لێ ناکا زەکات تەرک دەن، چونکە ترسیان هەیە لەو ڕۆژە کە ڕوومەتی ئینسانی تیا ئەگۆڕێ، کە بەرووپشتە بێ، کە چاوی ئەبڵەقە بێ، کە هیچ دەرەتانێکی نامێنێ. جا خوای تەعالا لەو ڕێگەوە جەمانایەوەیە جا دوو معنە هەڵەگرێ، یا ئەمە توجارەت هەر خۆیانی پێوە مەشغوڵ ناکەن، یا خود هەیانە و مەشغوڵیان ناکە. ئەمەیە میزانی عەدالەتەکە کە ڕای بگری ئینسان هەم زاهید بێ هەم ئینسانێکی دەوڵەمەنیش بێ. ئین الله يحب العبد الغني التقي الخفي. یعنی خوای گەورە ئینسانێکی بەندەیەکی خۆش ئەوێ تەقی بێ، لە خوا ترس بێ، العبد الغني ئینسانێکی دەوڵەمەند بێ. دەوڵەمەند بە معنای محتاجی خەڵک نەبێ، بار نەبێ بەسەر خەڵکە، چاوەڕوانی دەستی خەڵک نەبێ، زەعیف نەبێ، دەست بۆ خەڵقی پان نەکاتۆ، بە فڕوفێڵ شت لە خەڵقی وەرنەگرێ،
وهی لێبێ مستەغنی بێ لە دەستی خەڵقی شتێکی بۆ خۆی بۆ ژیانێکی بۆ خۆی دابین کردبێ کە پێویستی بە خەڵک نەبێ ئیلا ئەو پێویستی ضروراتی حیاتەوە هەموو کەس پێویستی بە یەکتر هەیە بەڵام وەکو خۆ فەقیرکردن وای تاالە ئینسانی وای خۆش ئەوێ لەگەڵ ئەوە وەکو غەنیە تەقیشە یعنی خۆشی ئەپارێزێ لە حرام خۆی ئەپارێزێ لە ڕەوشتی ناشیرین ئەلخەفیە یعنی نهێنیشە خۆی وا دەرناخا کە ئینسانێکی تەقیە و ئینسانێکی خەیرۆمەنە و لاف لێ بدا ئەوەم کردو ئەو مزگەوتەم کردو ئەوە نەفەقیرم بەخێو کردو ئەوە جلو بەرگم کردو ئەوانە کە ئەیکا بۆ خوایەکە یەکەم ئەوە بێ بنیادێکی فکری بۆ خۆمان دروستکەین بنیادێکی فکری ئەوەیە تەسەورمان وابێ ئەم دنیاە خوای گەورە بۆ ئێمە دروست کردو خۆشیەکانی دنیا لەزەتەکانی دنیا ئاوەدانی دنیا ئیسراحەتی دنیا ئەمن و ئاسایشی دنیا يعني حتى خوای گەورە لە سوەتی قوڕیشە منەت ئەخاتە سەر ئەو خەڵکی مەکە کە ئەطعەمەهم من جوع وآمنهم من خوف کە هەردووکیان دوو چەمکی خۆشی ئەم ژیانن یعنی ئەفەرمێت جوع و برسێتیم نەیەڵاون یعنی دەوڵەمەندم کردوون و ئەمن و ئاسایشم بۆ دروست کردوون کەوا هەردووکیان شتێکی مەطلوبە یعنی ئەبێ ئێمە داوای بکەین لەبەر ئەوە زۆر حەیفە کە ئێمە خەڵک تێبگاکەوە زوهد و دنیا نەویسی یعنی فەقیر بین و هەژار بین و ئەمانە حتا بۆ مەنسەب يعني أبي إنسان هول بدا برسين منصبي هبه عمر كوري خطاب لا إنسان شيء اعتيادي مكوى هول دا بوبا خليفة مسلمان أبو بكر بوبا خليفة مسلمان أبي إما يعني أواني كبناو دنياينو منصبي يعني هي وبلا منازان بجندلي بكاريان وبخرافي بكاريان أجر خوان شاك نبون أبي لا ببرينو إنساني باش بشيت أبي وحتى يكل الدعاء كان عباد الرحمن أبي كخوايا يعني ممكن يبقى جوري مسلمانان وجعلنا للمتقين إماما يعني أبي أخوي ممكن يبقى إمام وبيشوي مسلمان يعني منصب مباحة مطلوبة دولة مني وبارة مطلوبة خوشي دنيا مطلوبة بلام تنها إسلام هاتو أفرمي بشويكي حلال بالرقاية الركوبيك داويبك أمجا روجي كان حالتي عمري كوري عبد العزيز نعميك نسيبو حسني بصير رحمة إخوان لبي كفرمي تو بياويكي زور زاهدي زور زاهدي چونکە ئاوایە ئەوەی ئەوش فەرمی وەڵامی یایە و بەنامێک فەرمی ئەی عومەر نەخێر من زاهد نیم چونکە من پارەم نییە هیچ منیە فەقیرم تۆ زاهدی کەوا پارەیەکی زۆر لە بەردەساوی بەڵام بۆ خۆت بەکاری نایەنی بۆ میلەت بەکارێنی کەوا بوو مەسەلەی زوهد ئەوەیە کەوا تۆ دڵت زاهد بێ ئینە با خەڵک پڕ بێ با دەست پڕ بێ با ماڵ پڕ بێ با ماڵ ئاوەدان بێ با ئاخر مۆدیل سیارە هەبێت با خانووکە و جوان بێ با وڵاتەکە ئاوەدان بێ با شەقامەکانی ڕێکوپێک بێت هەمووی بەڵام تەنها وەکو گەیلانی ئەفەرمێ المال في اليد يجوز وفي الجيب يجوز أما في القلب فلا يجوز با ماڵ هەبێ لە دەستا بێ ماڵ هەبێ لە گیرفان تا بێ بەس با نەچێتە دڵە چونکە يعني حبی ماڵە نەبێت چونکە ئەبێ ئەو ماڵە سەرفیکەی بەڵام چووە دڵە و ئیتر تەنها بۆ خۆت بەکارێنیت و ئەمانە لەبەر ئەوە ئێمە زۆر پێویستە ئەو چەمکە ڕاستکەینەوە ئەبێ ئێمە هەوڵ بدەین هەموو مرۆڤەکان بەگشتی و بە تایبەتی ئیمانداران و مەنتیقەکەمان ئاڕاستە بکەین بەوەی کەوا ئێمە ئەبێ بەڕاستی دەوڵەمەند بین بەڕاستی خاوەن مەنسەب بین بەڕاستی پلە و پایەمان هەبێ خۆشگوزەران بین بەڵام هەمووی ئەمانە بەڕێگەیەکی حەڵاڵ و بە تایبەتیش زیاتر هەوڵ بدەین حکومڕانیەک و سیستەمێکی باشمان هەبێت ئەو پار و سەروەتە و ئەو سەروەتی میلەتە کە لە دەستی ئینسانی پاک و چاکا بێت لە دەستی ئینسانی مسلمان و دەست پاک و دەم پاک و داوێن پاکا بێت کە بە ڕێکوپێکی بە عەدالەت بەدادپەروەری بە شێوەیەکی ڕێکوپێک بەشی کا بەسەر ئەو خەڵکا نەک تەنها ئێستا مشکلە ئەوەیە ئەو دنیا پەرستانە کە قورئان ئەفەرمێت فەلا تەغوڕەنەکم الحەیات الدنیا یعنی بەوانە ئەڵێ کە ئێستا بە پارەی میلەت و بە ڕێگەی نادروست پایای ئەکەن و بۆ خۆیان و بەشی میلەتی لە نادێن ئەگەینا مسلمان مەطلوبە هەوڵ بدا پارە لە ژێردەستی ئەوا بێ هێز و توانە لە ژێردەستی ئەوا بێ بەڵام بە شێوازێکی ڕێکوپێک و عادل بۆ خەڵک سەرفیکە ئەوەیە کەوا دنیا نەویسی ینی بۆ خۆت سەرفی مەکە بۆ میلەت سەرفیکە بەڵام بدبێ خوای گەورە خۆی فەرمێ وابتغي فيما آتاك الله الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا وأحسن كما أحسن الله إليك خوای گەورە فەرمێ بیرت نەچێ ئەوەی کە خوای گەورە لەم سەر زەوی و ئەم هەموو ناز و نیعمەتێکی کە پێیاوی دەستی خە بەڵام هەوڵ بدە قیامەتی پێ بکڕە
و لەولاشەوە نەسیبی دنیات لەزائزی دنیات خۆشی دنیا ئیسراحەتی دنیاش ئەوەش ها ئەو بەشەشت لەبیر نەچێت و لە بەرامبەری ئەمەشەوە و ئەحسین کەمە ئەحسن الله ئیلەیک ئەو ناز و نیعمەتەی کە خی گەورە پێیاوی تۆش خوا چۆن چاکەی لەگەڵ تۆ کردو تۆش چاکە لەگەڵ خەڵکیا بکە بەو ناز و نیعمەتانەی کە خی گەورە پێیاوی جا بەڕاستی ئەمە ئەبێ ئەم فەهمە ڕاستکەینەوە زهد بەواتای ئەوە نییە واز لە دنیا بێنین لە خۆشیەکانی دنیا بێنین لە کەسابەت بێنین لە ماڵ و سەروەت و سامان بێنین لە جاه و مەقام و مەنسەب بێنین چونکە ئەگەر ئەمانە خراپ بواە زهد بەو واتا بواە کە ئێمە بیری لێ ئەەکەینەوە بەڕاستی زۆر پێچەوانەیە لەگەڵ قورئانە زۆر پێچەوانەیە لەگەڵ مەفهومی حەدیسەکانە زۆر پێچەوانەیە لەگەڵ داوای پێغەمبەرانە سێرەکەی حەزرەتی یوسف عليه الصلاة والسلام کاتێک کە لە سجنایەتە دەرەوە دوای ئەوەی پاکانی بۆ ئەکرێت و بەسەرێکی بەرزەوەیەتە دەرەوە عەزیزی میسر ئەڵێتر من لە مەولا تۆ مەکانت هەیە شوێنت هەیە جێگەی مشاوەڕەی منی ئەویش یەکسەر ئەمە ئەقەوزێتەوە ئەزانێ متمانەی پێکرێ و ئەتوانێت دەورێکیش ببینێ ئەم دنیاشە پڕ لە فەساد و گەندەڵی ئەبینێ ئەڵێ ئیجعلنی عەلا خەزائین الئەرض ئەی مەلێک بم کە بە خەزانەتداری ئەم وڵاتە یعنی بم کە بە وەزیری اقتصاد و سامانە سروشتیەکان و ئەو شتانەی کە ئەمورات و قوت و ژیانی خەڵکی لەسەر بەندە بۆ ئینی حەفیظ عەلیم من دوو صفەتم تایە یەکەم عەلیمم بە کاروبارەکە و گەشەشی پێدەم دوم حەفیظیشم دەست پاکم کە بوو زۆهد بریتە لە حەفیظ ئەبێ علمەکەت بخەیتە کار پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم پێغەمبەر بوو ڕئیس بوو هەموو دنیا لە بەردەستیا بوو مەلایکە ئاهات خوا فەرموویەتی بەم دوو دۆڵە هەمووی بکەم بە ئاڵتون مەبەستم چییە لەگەڵ ئەوەشا پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچ کاتێک وازی لە دنیا نەهێناوە وەکو فەقیر ژیاوە وەکو خۆی بەڵام لەولاشەوە مەسەن لە یەک وەختە نۆژنی هەبووە ڕئیس بووە پێغەمبەر بووە عابد بووە زاهدی حەقیقی پێغەمبەر بووە صلی الله علیه وسلم حەزرەتی ئەیوب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەویش ئەفەرمێ وەکو چۆن کولە ئەبارێ بەسەر ئینسانە ئاوا کولەی ئاڵتون یعنی ئاڵتون ئەباری بەسەریە دوایەوەی کە نەجاتی بوو فەرمێ یەکێکیان پەڕی دوور کەوتەوە ڕای کرد بە دوایە خوا فەرمووی ئەرێ ئەیوب باشەوە تۆ چییە وەکو بڵێ هێشتر بەمت فەرمووی بەخوای گیانەوەش بەرەکەتە چۆن لەوە ڕاکەم جا حەزەکەم یەک قسە بێنمەوە بۆ زۆهدی حەقیقی چۆن و زۆهدی ناحەقیقی چییە ئەڵێن جارێکیان مەلیکێک پاشایەکی گەورە بە شوێنێکا گوزەرەکە و تێپەڕە بێ کابرایەکی فەقیر و ئەژار و ئەمانە جل و شڕۆڵ و ئامانە ئەبینێ ئەڵێ ئەی زاهد ئەی زاهد هەی تاریکی دنیا وازت لە دنیا هێنا قسەی لەگەڵاکە ئەڵێ قوربان من زاهد نیم ئەڵێ کێ زاهدە ئەڵێ تۆ زاهدی ئەڵێ چۆن من زاهدم ئەڵێ با تۆ زاهدی ئەڵێ ئاخر من هەموو دنیا لە بەردەستمایە چیم ئەوێ لە بەردەستمایە مڵک و سامانی دنیا هەمووی هی منە لەکوێ من زاهدم ئەڵێ با زاهدی حەقیقی تۆیت زاهدی حەقیقی تۆیت چونکە خوای گەورە ئەم دنیاشێ داوە ئەویشی داوە تۆ جلو بەرگت هەیە منیش لەبەرما تۆ خواردن و خواردنەوە خۆی منیش لێ خۆم زەویە گەیە لەسەریا دانیشم و ئیسراحەت کەم و پشوویەک بدەم و بخەوم تۆ چیت هەیە یانێ لەمە زیاتر بەم دنیا خەڵەتاوی وازت لە هینەکەی قیامەت هێناوە من ئەمیشم ئەوێ و ئەویشم ئەوێ کەوابوو زاهدی حەقیقی ئێمە ئەبێ ئەمە بزانین زاهد ئەو کەسەیە کە حەڵاڵی ئەم دنیای بوێ و لەولاشەوە بەهەشتەکەی لەدەست دەدا خوا لەدەست نەدا ڕەزامەندی خوا لەدەست نەدا بەڵکو زاهد یعنی دنیا نەویست حەق نەویست خۆشی نەویست ئەو کەسەیە کە بەم گاوگۆتاڵەی دنیا ڕازی بێ واز لەوە بێنێ ئەمە زاهد و داماوە ئەگینە زاهد ئەگەر موسڵمان زاهد بێ ئەبێ زاهد بەو واتە لێکی بدەینەوە کە خۆی لە ئەسبابی حرام و شتانی خراپ لەمەلادا لەبەر خاتری خوا و لەولاشەوە بەهەشت لەدەست نەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو ئاەتەکە ئیشارەی بۆوەکە عەرزم کردن وابتغی فيما آتاك الله دار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا بۆ دنیا بۆ ئاخیرەتان ئێوە هەوڵ بدەن بەڵام دنیاشتان لەبیر نەچێت گەورەترین شاعیرەی ئیسلام وەکو بڵێن نوێژی جومعەیە بزانین چۆن خوای گەورە ڕەبتی بینی عیبادات و بینی دنیاش ئەکا ئەفەرمێ وإذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون
وەختێکە کاتی عیبادەت و خواناسی و نوێژی جمعە هات واز لە کڕین و فرۆشتن و دنیا و دنیاویستی ئەوانە بێنن بچن بەرەو ڕووی ماڵەکانی خوای گەورە و عیبادەتی خوای گەورە ئەنجام بدەن. دوجار ئەفەرمێ وإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا لعلكم تفلحون. ئەگەر نوێشتان تەواو کرد ئیتر لە مزگەوتە و لە تەکیە و لە نازانم شوێنەکانی عیبادەتە مەمێننەوە بچنە دەرەوە بچن کاسبی بکەن ڕزقی حەڵاڵ پێیا بکەن دنیا ئاوادان بکەنەوە کەواتە موازنەیەک لە بینی دنیا و قیامەتا وەک عەرزم کردی کە ئێمە دنیامان ئەوێ بەڵام دنیایەکی حەڵاڵ دنیایەکی جوان دنیایە کە لە قیامەتماندا نەبڕێ دنیایە کە مەشغوڵمان نەکات لە ذیکر و یادی خوای گەورە. شاعران و خواناسان شتی جوانیان هەیە لەو ڕوانگەوە. وەکیع یەکێکە لە مامۆساکانی ئیمامی شافعی قسەیەکی زۆر جوانی هەیە کە ئەفەرمێ ئەگەر خوای گەورە إذا أراد الله بعبد خيرا زهده في الدنيا ئەگەر خوا ئیرادەی کەسێکی هەبوو ئیرادەی خەیری بە کەسێک هەبوو کە بیخاتە بەهەشتەوە فێری زوهدی دنیایەکە نەیعنی واز لە دنیا بێنێ و دوور بکەوێتە وای لێ ئەکا کە لە دنیادا زاهد بێ بەرامبەر بە حرام. ئێمە کە وەختی ئەڵێن زوهد بەرامبەر بە حرام زوهد بەرامبەر بەوەی کە دەستبردن بۆ ماڵی خەڵکی بۆ حرام بۆ پاروی حرام بەڵام دنیایە کە ئەگەر بە حەڵاڵی بێ ئەوە مەرحەبەن ئەوە سەحابەی پێغەمبەرمان هەبووە صلی الله عليه وسلم کە وەکو عەبدوڕەحمانی کوڕی عەوف وەکو عوسمانی کوڕی عەفان بە ماڵەکەیان کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ عوسمان بە ماڵەکەی دوو جار بەهەشتی کڕیوە. خۆ دەوڵەمەندترین کەس بوو لە هەمان کاتیشدا زاهدترین سەحابەی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم. ئەفەرمێ ئەگەر خوای گەورە ویستی بە کەسێکە بوو فێری زوهدیەکە لە دنیادا وفقهه في الدین وایشی لێەکە لە دین تێگەێنێ ئەزانێت چۆن دین بەکاربێنێ بۆ دنیا بۆ ژین و بۆ پیاکردنی حەڵاڵ و ڕزقی حەڵاڵ وبصره عيوبه ومن أوتيهن أوتي خير الدنيا والآخرة. هەر کەسێ خوای گەورە ئەم سێشتەی پێبەخشی و فێری ئەوەیشی ئەکا عیب و عاری خۆی بدۆزێتەوە هەر کەسە خوای گەورە ئەم سێشتەی پێبەخشی ئەوە خەیری دنیا و ئاخرەتیشی پێبەخشیوە و جوان زانیوێتی تەوازنێک لە بینی دنیا و ئاخرەتدا دروست بکە. لە کۆتاییشدا یعنی شاعیرەکانی خۆمان شاعری بەناوبانگی خۆمان کورد شاعری نەدیمی شاعر شاعرێکی زۆر جوانی هەیە ناسک باس لە زوهد و دنیای حەڵاڵەکە ئەڵێ ئەگەر شتێکی حەڵاڵم هەبێ بەرامبەر بە حرام ئەفەرمێ نانێکی ڕق و پەرداخە ئاوێ کەلاوە کۆنێ چراشکاوێ گەر موڵکی من بێ بە دڵێکی شات یعنی ئەگەر ئەمە شتانە موڵکی من بن بەڵام دڵم شات بێ حەڵاڵ بێ شێوەیەکی جوان بێ حاشا بێ قەسری شاهانم ناوێ قەسری شاه و پاشا و ئەوانە کە ئەگەر بە حرام بێ کە دوای ئەوەی کە ئینسان دەمرێ ئینسانەکە بەرەو جەهەنەم بەرێ چه سوودێکی هەیە. بۆیە کە ئەم شاعرە جوانە فەرمی ئەگەر من قۆریشکاوێک و نانێکی ڕقم هەبێ و بەڵام دڵم شاد بێ و دڵم ئەو دڵە بێ يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم ئەگەر بەو دڵە سەلیم و جوانم هەبێ بەڵام بەمەرجێ با ئەگەر لە تەنانێکم هەبێ و ئاوێکی کەم هەبێ و خواردنێکی کەم هەبێ قەسر و قسووری پاشان بۆ چییە ئەگەر دوای خۆم کە مردم هەمووی حرام بێ و هەمووی خەڵکی تر بیبا کەواتە ئێمە تێگەیشتین زۆت لە ئیسلامدا ئەوە نییە کە ئینسان بە فەقیری و ڕەجاڵی بژی بە پێچەوانەوە زۆد ئەوەیە کە ئینسان حرام پەیانەکە لە حرامدا زاهد بێ لە پێیاکردنی حرام لە خواردنی حرام لە دنیای حرام زاهد بێ. ئێمە گەبمانێ ببینە کەسێکی هاوسەنگ کەسێ بین لەو کەسانەی کە دنیا تەئسیرمان لێ نەکا و دنیا حتا دنیا نەبێتە هۆکاری ئەوەی کە پلە و پایی ئینسان لە قیامەتی شاکەم کاتەوە بەوە ئەبێت کە ئینسان دائیمەن هەوڵ بە گوناح و تاوان نەکا فەرز و وانجبەکانی جێبەجێ بکە و خۆشیەکانی دنیاش تەمان ممارەسە بکە و تەرکی نەکە بەڵام بە شێوەیە کە تەئسیری ینی تووشی ناڕەحەتی نەکە. زۆر جار دەوڵەمەنی وا لە ئینسانەکە بەرەو گومڕایی ئێبا بەرەو ینی دینی کەمەکاتەوە بەرەو نوێژنەکردن ئێبا چونکە بۆ
تەمەڵی ئەکا ئەگەر هات و تۆ بدەوێت کەسێکی هاوسنگ بی ئەبێ لە خۆشی و ناخۆشیە کەسێ بی کە بتانی لەگەڵ دینەکەیە منسەجیم بی گونجاو بی و دوای ئەوە لەگەڵ خەڵکیشا گونجاو بی بە شێوەیە کە یعنی مۆرکێکی دینی پێوە بێ بەڵام وان نەبێت کە خەڵک بەڕاستی لێشی بێزار بن بە شێوەیە تەشەدودێکی تەواوەتیان بێ ئەگەر بدێ خوای گەورە لە قورئانی فەرمێ ئێمە ئومەتی پێغەمبەری خوا بە هاوسەنگ بەسەکە وجعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس کەواتە ئەوەتانە ئێمە تواز تەرکی دین بکەین دەبە خاتی دنیا ئیتر کۆمەڵ ئەوامیر و نەهواهین جێبەجێ نەکەین واجبەکان جێبەجێ نە کەسێکی دنیاییش بین لەبەرەوەی کە نوێژ دەکەین یان لەبەرەوەی کە ڕۆژنۆگرین یان لەبەرەوەی کە حەجەکەین ئیترە بێمە تێکڵاو خەڵک نەبین و ئەبێ ئێمە کۆمەڵە شتێ نێکین و ئەبێ ئێمە کۆمەڵە شتێ بە ناشەرعی بزانین شتی وان نییە زهد لە ئیسلامە پێی ئەوترێ ئەوەی کە تۆ قەناعەت بە ژیانی خۆت هەبێ و تەماع بۆ دنیا نەبێ و هەڵپەت نەبێ و لەسەر حسابی کەس نەژیت ئەوە پێوتێ زاهید کەسی هاوسەنگ ئەوەیە ئەگەر ئەمانە تیا بوو هاوسەنگ نیت وەخوا ئەوەشی ناوێ چکەوە تەکلیفێکە تەکلیفێکی ناشەرعیشە کە تۆ زۆر جار لەبەر خاتی دنیا کۆمەڵە شڵواز دەبێنی لە دین